Forward, march. We're all proud of this experiment that began over 200 years ago. We're proud of being here today, supporting this great nation, and we will always be. There were women who supported the men both by being there so that they could fight, making bandages, trying to cook and sew and care for them. Declared on July 2nd, voted upon, formally adopted on July 4th. Independence Day in America is important because we can say and do, for the most part, whatever we want, as long as it is within the law and we have a voice in creating those laws. Beyond that, God bless free Kurdistan. ئێمە وەکو تیمێک لە پزیشکانی شاری هەولێر ئەوڕۆکە سەردانی شارۆچکەی هەریرمان کرد. خۆشبەختانە نەخۆشێکی زۆرمان دیتووە نزیکەی 400 تا 500 نەخۆش و بە گشت نەخۆشیەکانەوە پشکنینیان بۆ دەکرێتن. ئەو نەخۆشانەی پێویستیان بە تیشکە بە سیارە ئەیانێرین بۆ تیشک وەرگرتنی تیشک و دووبارە دەیان بینینەوە چارەسەری پێویستیان بۆ دەکرێت. جێگای دەستخۆشیەوە بە خێراتنی ستافی ئەو دکتۆرانەکەی کە هاتینە لەبەر ئەوەی خەرکێکی یەکجار نەدار و هەژار هەیە ڕەنگە نەتوانن سەردانی هەولێر بکەن و مەسوفاتی زۆرە و خەرکێکی زۆر نەدار هەیە و زۆرش پێویستیان پێ و ئیستیفادەشیان کردی هەنی کە هاتینەوە. ئەوڕۆ وا دیار بوو ئەوە ڕۆژی فێستیڤاڵی گێلاس بوو. هونەرمەندەکان بە هونەرێکی زۆر جوان و بە موسیقیەکی زۆر جوان پێشوازیان لێ کرد. وا دیارە لە نێو غورفەکانیشدا کەسانێک هاتوون گێلاس وشتی خۆیان لە باغ وشتی خۆیانە ناوە دەفرۆشن. کەسانێک هاتوون بە عنوانی هونەرمەند هونەرەکانی خۆیان پێشانی خەڵک دەدەن. قەتعەن کە شتە هەموو ساڵە بەڕێوە بچیت زۆر شتێکی جوانە. جەماعەت پێشوازی لێ دەکات بۆ اقتصادی شاری باشە. چەند غورفەیەکیان لێرە داناوە سەنایعی سونەتی سەنایعی دەستی شنۆیە لەگەڵ جێلاس قەیسی هەڵ و میوەهایەکی کە یادگاریەک بی بۆ ئەو کەسانی کە لە شنۆیەوە دەڕۆن لەو نمایشگایە دانراوە تا هەم خەڵکەکەی شنۆیە زیاتر توانی جێلاسەکەی توانی سوڵغاتیەکەی شاری خۆی بناسێ.